لەگەڵ قوڵبوونەوەی قەیرانی دارایی و سیاسی و یاسایی کۆمەلگا لە داڕمانی یاساییشی کۆمەڵایەتی نزیکتر دەبێتەوە. کوشتن و تەقەکردن ڕۆژانە و شەوانە لە شەقامی شارێکی هەرێمدا تۆمار دەکرێت. تەنها لە ماوەی یەک ڕۆژدا 4 کەس دەکوژرێن. ڕۆژێکی تر بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە کەسێک برا و برازاکەی دەکوژێت و کەسێکی تریش باوک و برایەکی دەکوژێت. ئەمە لە تۆماری ڕووداوەکانی هەرێمدا بەهۆی زۆری حاڵەتەکانەوە بە گەرمیش نامێننەوە. باوتەی دەروونناسێک پاڵەپەستۆی قەیرانەکان بەسەر تاکی کوردی بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کوشتن و توندوتیژی لە دیاردا تێپەڕێت کە حکوومەت و حیزبەکان بە هۆکاری سەرەکی دەزانێت. ئەم فشارە دەرونیە کە بەوەی قەیرانەکان و تووشی هاوڵاتیانی کوردستان بووە بێگومان نەک ڕێک خۆشکەر بووە بەڵکو هاندەر و یارمەتیدەر و پاڵنەر بوو بۆی کە ڕێژەی تاوان بە هەموو جۆرەکانی و لە هەموو جۆرەکانی تاوان لە هەرێمی کوردستانە بەداخەوە پەرە بسێنێ. بێگومان سەرچاوی قەیرانەکانیش ئەو فشارە زۆرەیە کە لەسەر ئەو پاڵەپەستۆ زۆرەیە کە لەسەر دەرونی هاوڵاتیان لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر خێزانەکان و سەر تاکانی ئێمەکە بێگومان بە دەرەجە یەکەم حکوومەت بە دەرەجەی دووەم حیزبە سیاسیەکان دروستیان کردووە. باپی ئامارەکان تەنها لە مانگی ڕابردوودا 11 حاڵەتی کوشتن و 10 حاڵەتی خۆ کوشتن و خۆسووتاندن تۆمار کراوە. بابڕوای سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان تەنگەژەی سیاسی و قەیرانی دارایی هۆکارن بۆ تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی و ناشی شارێتەوە. ڕۆژانە خەڵک لە ژێر هەڕەشەی مردن و کوشتندان و چاوەڕێی بەرزبوونەوەی ڕێژەی زیاتری توندوتوژیەکان دەکەن تا ئەو کاتەی قەیرانەکان بەردەوام بن. بەداخەوە تەنگژەی سیاسی قەیرانی دارایی هۆکاری سەرەکین بۆ تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی. ئەمە من بۆ خۆم ڕۆژانە ئەو پەیوەندیانەی کە دەکرێت معاناتی کۆمەڵایەتی خەڵک لە ماوەی یەک ڕۆژە 2 ئافرەت لە خۆکوشتن دەربازمان کردووە کە گرفتە کۆمەڵایەتیەکان ڕیشەکەی سەرچاوەکەی قەیرانی دارایی و تەنگژەی سیاسیە و ئەمە ئاشتی کۆمەڵایەتی خستۆتە مەترسیەکی گەورەوە. تاوانی زیاد کردووە و گرفتی کۆمەڵایەتی بەربڵاو ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و دەرەنجامی سلبیتر و خراپتریشی لێ چاوەڕوانەکرێ. قڕی و نەداری زۆر جار هۆکاری سەرەکی کێشە کۆمەڵایەتیەکانن لە خێزانەکاندا کەر تا دوێنێ بە تەلاق چارەسەر دەکران. ئەوە ئەمڕۆ بە کوشتنی یەکلایی دەکرێنەوە. نەداری ژوای کردووە کەس سازش لەسەر مافی خۆی ناکات و برا دەکوژێت و کوڕباوک. قەیرانەکانیش لە سایەی کۆبوونەوەی سیاسیەکان بۆ دۆزینەوەی میکانیزمی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی هێشتا بە تەمەندرێژی ماونەتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.